تەنها بە ئیمان سەرفراز دەبین. خۆشەویستان، تەواوی خەڵکی سەر ئەم زەویە هەموو ئەو مرۆڤایەتیەی کەوا لە پێش ئێمەدا ڕۆیشتووە ئێستا لە گۆڕستانەکاندان، هەموو ئەو ملیار مرۆڤەی کەوا لەسەر زەویدا چەند ملیار مرۆڤەی کە لەسەر زەویدا هەیە و لە دوای ئێمەشەوە هەتا بەرپابوونی قیامەت و کۆتایی پێهێنان بەم ژیان و ژینگەی سەر زەویە بە دڵنیاییەوە سێ جۆر مرۆڤمان هەیە. هەموو مرۆڤایەتی پۆلێن دەبێ بۆ سێ جۆر لە مرۆڤ. جۆری یەکەمیان پێیان دەوترێ ئەنناجیحون، ئەو کەسانەی کەوا مرۆڤێکی سەرکەوتون لە ژیاندا. مرۆڤە سەرکەوتوەکان لە ژیاندا دەکرێت ئەو کەسانە بن کەوا لە مناڵیەوە بە جوانی خوێندویانە، شەونخونی زۆریان چێشتووە بە دیار کتێبەوە، قەڵەمیان بەدەستەوە بووە، گەیشتونە خوێندنی باڵا، ئێستا خاوەنی بڕوانامەیەکی باڵان. دەڵێن هەموو خەڵک ئاماژە بە فڵان کەس دەکات، بەڕاستی کەسێکی سەرکەوتوو بوو لە خوێندندا. کەسێک پلە سەربازیەکان دەبڕێ لە سەربازێکەوە لە پلەکانی پێشمەرگایەتیدا بڕیوێتی، لە پلەکانی سەربازیدا بڕیوێتی، هەتا سەر شانەکانی پڕ بووە لە نەجمە و داڵ، بۆتە لیوایەک، بۆتە فەریقێک، ئەڵێن فڵان کەس سەرکەوتوو بوو لە بڕینی پلەکانی سەربازیدا. لە پێشمەرگەیەکی سادەوە بوو بە فەرماندەیەکی ناسرا و ناودار. ئەمە لە لای بنووشی تۆش لە بواری پیشەکەی خۆیدا بە کەسێکی سەرکەوتوو ناسرا و دادەندرێ. کەسێک لە بواری بازرگانیدا، لە بواری بازرگانیدا کەسێکی دەوڵەمەندی سەرمایەدارە، لە هەژاریەوە دەستی پێکرد، دەرگای ڕست و ڕۆزی پەروەردگاری لەسەر کرایەوە، ئێستا الحەمدولیلا ئاماژەی پێدەکرێت ئەوترێ فڵان کەس لە بواری سەرمایەداریدا، لە بواری سەرمایەدا لە پێشەوەیە، لە ملیۆن لێرەکانە، لە ملیارەکانە، لە ملیارد لێرەکانە. ئەم کەسە لە بواری ئابووریدا بە کەسێکی سەرکەوتوو ناودەبرێ و پێی دەوترێ فڵان کەس لە بواری بازرگانیدا، لە بواری ئاڵوگۆڕدا، لە بواری کەلوپەلهێنان و هاوردە و ناردنەدەرەوەی کەلوپەلدا بەڕاستی کەسێکە بە پەنجە ئاماژەی بۆ دەکرێ، ناودارە، ناوی دەهێندرێ و سەرکەوتووە. کەسانێکمان هەن کەسایەتی بەرزی کۆمەڵایەتین، توانیویانە بە فەزلی خوای پەروەردگار خۆیان پێبگەێنن، زمانیان شیرین بووە، نێتیان خاوێن بووە، قەدر و حرمەتیان لە ناو کۆمەلگادا پەیدا کردووە، نان و خوان و دیوەخانێکیان هەبووە. زۆربەی کوردستان ئەو کەسایەتیانە ئاماژەیان پێدەکرێت فڵان کەس کەسایەتیەکی بەرزی کۆمەڵایەتی هەیە. هەروەها لە بواری خۆشگوزەرانیدا کەسی وامان هەیە سەرکەوتووە، خانوێکی خۆشی هەیە، الحەمدوللا ماڵ و مەتبەخی دائیمە گەرمە، سفرەی ڕازاوەیە، خێزانێکی زۆر باشی هەیە، بەڕێزی هەیە، خۆشەویستی هەیە، منداڵەکانی گوێڕایەڵن، منداڵەکانی کەسانی باشن، الحەمدوللا ئازاری نادەن. ئەم مرۆڤانە پێیان دەوترێ مرۆڤە سەرکەوتووەکان، واتە سەرکەوتون لە بواری ژیاندا، بەڵام یەک عەیبی گەورەیان هەیە، ئیمانیان نییە، نێوانی خۆیان و خوایان وێرانە. کەسانێکن یان مولحید و بێباوەڕن بە خوای پەروەردگار، یان دەڵێن ئەڵڵا هەیە بەڵام هاوبەشی بۆ بڕیا دەدەن، نەعوذ بالله، وەکو بتپەرستەکان و جۆرەکانی بتپەرستی کە ئێستا لە دنیای پێشکەوتووی سەدەی 21 ئەمڕۆدا لە یابان، لە نیوزلەندا، لە ئەوروپا بەگشتی، هەروەها لە ئەمریکا خەڵکانێکمان هەن کە بە ئاشکرا بە نوێژی نیۆڕۆ بڕوایان وایە بتێک کە خۆیان دروستیان کردووە، عیبادەتی بۆ دەکەن، داوای چاکەی لێ دەکەن، لەبەری دەپاڕێنەوە، متمانەیان پێێتی، واتە غەیری ئەڵڵا شتێکی تر دەپەرستن، یان لەگەڵ ئەڵڵادا شتێکی تر دەپەرستن، پەنا بەخۆی پەروەردگار. ئەمانە ڕاستە لە بواری دنیاییدا سەرکەوتون، بەڵام سەرفراز نین، چونکە ئیمانیان نییە، چونکە قیامەتیان وێرانە.